لادەڤەری کەندێناوە پڵنگێکی چنگ بەگڕ هەڵدەکەوێ ئەویش جەلال عەبدولقادر ناسراو بە رائید جەلال فەرماندە و پێشمەرگەی دێرینی یەکێتی نیشتیمانی کوردستان و دۆستی دێرینی ڕەوانشاد سەرۆک مام جەلال دوای نزیکەی لە نیو سەدە خەباتی کوردایەتی 40 ڕۆژبەر لە ئێستا و دوای ململانەیەکی زۆر لەگەڵ نەخۆشی کۆچی دوایی کرد. ڕەحمەتی لیوا جەلال یەکێکە لەوانە کە تێکۆشەرێکی دێرین بووە، کەسایەتێکی ناسراو بووە. من لە ساڵی 1986 بوو یا حەب بوو بە سەردانی کاتە لامان لە کاوڵان ئاشنایم پێ بوو لە وەختەوە بەڕێزەوە دایمەن ئەو پەیوەندیمان بەردەوام بوو لەگەڵ یەکتری. کاک جەلال ئەفسەرێکی سوپای عێراق بوو، هەر لە کۆتایی شێستەکان لە کولێ ئەسکەری وەرگیرا بە پشتگیری باڵی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەو وەختی باڵی مەکتەبی سیاسی پارتی بوو، بەس بە پشتگیری مام جەلال وەرگیرا و لەو فترەیەدا کە لە سوپای عێراقیشدا بوو هەڵوێستی نیشتیمانی و کوردپەروەری هەر بەردەوام بوو لەسەری و هاوکاری شۆڕشی دەکردو. بە تایبەتی پاش دروستبوونی یەکێتی لە 1975ەوە زوو پەیوەندی کرد بە ڕێخستنەکانیەوە لەگەڵ لێپرسراوانی ئەو وەختیە، هەروەها بە ڕێگای چەندین کەسێکەوە جەنابی مام جەلالیش خوای لێ خۆش بیتن ئاگاداری ئەو چالاکیانەی بوو، هاوکاری پێشمەرگەشی دەکرد بە شێوەیە کە ژیانی خۆی دەخستە خەتەر، تا دوایی کە حکوومەت هەستی پێکرد، خۆشی هەستی کرد کە ڕەنگە بگیرێتن. لە سەرەتای هەشتاکان بوو هاتە ڕێژی پێشمەرگەوە. من لە دوورەوە نامم بیست و وەکو باسم کرد لە 86 یەکترمان دیت. رائید جەلال یەکێکە لە تێکۆشەرە گەورەکانی میلەتەکەمان لە ساڵی 1950 لە دوو شیوان لە سنووری هەولێر لەدایک بووە و لە هەر لە تەمەنی هەرزەکاریدا خولیای سیاسەت و چوونە ناو ریزەکانی شۆڕش و پێشمەرگاتی بووە، بۆیە بەردەوام لە هەولی ئەوەیدا بووە کە خزمەتی میلەتەکەی بکاتن. شارەزابوونی و خبرەبوونی مام جەلال زۆری خۆشدەویست و مام جەلال کردی بە ڕاوێژکاری خۆی لە بەغا لە قەسری جمهوری ڕاوێژکار بوو تا ئەو سەردەمەی کە ئیتر نەخۆش کەوت و ماوەیەکی زۆر لە